بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕێکەوتنەکەی ئێران ئەمریکا کاریگەری ئەم ڕێکەوتنە لەسەر ناوچەکە بە تایبەت کاریگەریەکەی لەسەر عێراق. ئەمریکا هاوکار لەگەڵ ڕێکەوتنەکەی داوڵەکانی سەر کردوتەوە بۆی کە هێزەکانی حەشدی شعبی لە چوارچێوەی ینی بکەونە ژێڕەکێفی حکوومەتی عێراقیەوە، هەروەها هەوڵەکانی سەر کردوتەوە بۆی کە هەرێمی کوردستان ئەو چەقبەستووە سیاسیەی تێپەڕێنێت یەکێتی و پارتی ڕێککەون. گفتوگوێم پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا توێژەری سیاسی. دکتۆر سڵاو لێبێ. زۆر سپاس. بەخێرات سەرچاو. زۆر بەخێر بێ. چاوان. دکتۆر با لە ڕێکەوتنەکەەوە دەست پێ بکەین بە گشتی خەنۆچیە بۆ ڕێکەوتنە. زۆر سپاس. ئەو ڕێکەوتنە پێشەشتێ وا تەماشاکرێ لە قۆناغی ئێستاە کە بریتە لە پێدانی چانسێکی نوێ بە ئەم دوو هێزە سەرشیەکیان نێو دەوڵەتیویچێکیان هەرێمەتیە لە ئەم قەیرانەی دوایی کە پەیوەندی بە ململانەکانی ملانە هەرێماتێکرد و ملانی ناوچەکانەوە بوو ئەوی بتوانن جەنگ جارێکیکە دووبارە نەبێتەوە. بەڵام خۆمان نەزانین کە هاوکێشەی جەنگ تەنها حەسر نابێت لە نێوان لە ڕاستیە ئەمریکا و ئێرانیەکانە. ئەنسوڕێکی سەرەکی تر لە ناو هاوکێشەکە هەیە کە ئیسرائیلەکانن. ئەمە خاڵی دووەمیان میێشتنەوەی ماوەیەکی کراوە بۆ گفتوگۆ و دانوستان بۆ ئەوەی بتوانرێ هەموو ئەو بڕگە و خاڵانەی کە لەسەری ڕێککەوتونی یەکێک بە دوواداچوونیان بۆ بکرێەوە جێبەجێ بکرێن لە چوارچەوەی سەقفێکی زەمەنیە کە بریتە لە 60 ڕۆژ. پێمانەڵێ کە ئەم پرۆسەیەوە ئەم ڕێککەوتنی کە ئێستا هەیە ئەتوانین بڵێن ڕێککەوتنیێکی مەبدەئیە، ڕێککەوتنیەکە بە پلی یەکەم بۆ ئەوەیە کە جەنگ نەبێتەوە بژاردەیەکی هەمیشەیی لە کاتێک کە ئەگەنە بنبەست لە چارەسەرکردنی ئەو خاڵانەی کە ناکۆچی دروگەوری دروست کردو هەم لە نێوان ئەمریکا و ئێران هەم لە نێوان تەنانەت ئێرانیەکان و ئیسرائیلەکانە. شانسێکە پێویستی بە جوودی زۆر و لە ڕاستیە کارکردنی زیاتر هەیە لە قۆناغی ئەم 60 ڕۆژەی کە لە پێشمانە. ئێرانیەکان تا ڕادەیەک گەیشتنەوە قەنەعەتەی کە ئەمریکا باوەڕی بەوە هەیە کە جەنگەکە کۆتایی پێبێ، بەڵام ترسێکی گەورەیان لەوە هەیە کە ئیسرائیل لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەم پەرەسەدنە تازەیە بتوانێت کاریگەری لەسەر دروستکەوە تەنانەت ڕنگدانەوەشی هەبێ لەسەر هەر بڕیارێکی نوێی واشنگتن لە ماوەی ئەو 60 ڕۆژەی کە دانوستان لە نێوانیان ناکرێ. خاڵێکی تر مەسلەی بێمتمانەی هێشتا ماوە، بڕێکی دیاریکراو ینی هەمشێک لە متمانە و بێمتمانەی و گومان لە نێوان هەردوو لا هەیە و هەردوو لاشیان لە ڕووی واقعی و لە ڕووی بابەتیەوە یعنی پاساوی ئەویان هەیە کە ئەم بێمتمانەیان هەبێ، چونکە لە ماوەی ڕابردووە جەولێکی تری دانوستان هەبوو بەداخەوە نەگەیشتە قۆناغی کۆتایی یان ڕێکەوتنی کۆتایی و جارێککە بە شێوێکی زۆر کاتیش بێ لە چەند ڕۆژێکە دیسانەوە پەنابرایەوە بۆ جەنگ. بەڵام بەگشتی یعنی دەرفەتێکی گەورەیە 60 ڕۆژ کەم نییە. ئەوەی کە خاڵێکی زۆر ئیجابیە لە ئەم ڕێکەوتنە ئەوەیە کە ئەمریکا و بەتایبەتی ترامپ جەنگی ناوێت، چونکە لە ڕووی سیاسیەوە تەنانەت لە ڕۆی کاریگەریتی لەسەر نێوبانجی خۆی لەسەر ئیدارەکەی لەسەر ئەو زیانە ئابووری و ئەو زیانە جەماوەری کە خۆی وەکو ترامپ و با بڵێن کۆماریەکان لە ناو ڕایگشتی ئەمریکایە بە بۆنی درێژە کێشانی جەنگیان پەنابردنەوە بۆ بژاردەی جەنگ تووشیانە بێ ئەیانەوێ خۆیان لەو زەرورزیانە بە دوور بخەن. میدیای ئەمریکی بۆ نمونە پاڵپشت نییە بەشێک لە میدیای ئەمریکی یان ڕای گشتی ئەمریکی بە بەردەوامی ئەو پرسیارە ئەوروژێنن ئایا ئێمە ئەم دەم جەنگەیە چیمان بردەوە، ئایا توانیمان بۆ نمونە ڕژێمەکە بگۆڕین لە تاران، ئایا توانیمان ئامانجەکان بەدیبێنیان نەخێر ئێمە تێوەگلاوی ئەجندای وڵاتێکی وەکو ئیسرائیل بووین. یعنی لە هەموو دۆخەکە خاڵی ئیجابی دەست پێ بکەین. ینی دەڵێ دۆناڵد ترامپ جەنگی ناوێ بۆ کوێ جەنگەکەەوە کەواتە تێوەگلێنرا یان بڕوایوانە بوو ئێرانەوەندە بەرگە بگرێ. پەیوەندی استراتیژی و هاوپەیمانەتی استراتیژی نێوان تەلەبیب و لە ڕاستیە واشنگتن کاری ڕۆژ و دوو ڕۆژ نییە. ئەم هاوپەیمانەتیەوە ئەم پەیوەندی استراتیژیە بێ پارێزراوە بێ بەنسبەت ئەمریکیەکانەوە ئیتر لە ئیدارەی ترامپە بێ یار ئیدارێکی تر ناتوانن تەلئەبیب بەتەنیا بەجێ بێڕن لە گۆڕەپانی ململانەکەیە و باش شازانی بەجێهێشتنی تەلئەبیب بەتەنیا لەو ململانەیە بە سروشتی حاڵ ئەبێتە مای باڵا دەستبوونی زیاتری ئێرانیەکان بەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەهێزبوونی نفوذ
نفوزیان لەناو وڵاتانەی کە ئێستا هەیەە بەڵام بێگومان فراوانترە بێ و کە تەنانەت کاریگریشی ئەبێ لەو حاڵەتەیە لەسەر هاوپەیمانەتی ئەمریکیەکان لەگەڵ بەشێک لە وڵاتانی عەرەبی ناوچەکەشە یعنی هەموو لە سیاسەتە بەڕژەوەندی و ئاسایش دوو تەوەری گرنگن کە هەموو دەوڵەتێک ڕەچاویەکە وڵاتانی کەنداو کە ئەگەر بزانن باڵادەستی ئێرانیەکان لە غیابی پەرچەکردار و لە غیابی ڕەدعیەکی ئەمریکیە ڕۆژ بە ڕۆژ گەشاکە ئەو کاتە ئەوانی چاو ئەجێڕنەوە هەم بە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکایە هەم بە پەیوەندیەکانشیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بۆیە ئەمریکیەکان کاڵێن جەنگمان ناوێت لە هەمان کاتە ئەیانوێ بڵێن جەنگ بژاردەیەکی کراوەیە بەڵام بژاردەیەکی ناچاریە ینی حاڵەتێکی هەتا حاڵەتێکی توانین بڵێن هەندێک جار سایکۆلۆژی لە لای وەسەڵی قەراری ئەمریکی و بەتایبەتی لای خودی ترامپ دروست کردووەکە لە شوێنێکە وەکو بابڵێن کاراکتەرێکی گەورەی سیاسی جیهانی دەرەکەوێت کە نایوێ شەڕ بەردەوام بێ و لە هەمان کاتیشە زوو هەڕەشەی بۆ نمونە ڕەشی ئەسکەری لە ئێرانەکە کە ممکنە ئێرانیەکان لە ناو بەرنیە بتوانن بەرنامەی ئەتۆمی ئێرانیەکان ڕابگرن یان ئامانجەکانی خوانیان بەدیێن ئەو بەم لێدوانانەوەتە حاڵەتێک لە ئیزدیواجێت هەتا لە هەڵوێستی ئەمریکیەکانە دروست بەڵام خوێندنەوەی ڕاستەقینە بەپێ هەتا هەندێک لەو ڕاپۆرتانەی کە لە ناو میدیای ئەمریکیەوە سەبارەت بە خواستی ترامپ هەیە بۆ ئەم جەنگە ئەو ڕاستیە ئەسەلبێنن و ئەو فاکتە بیرەخەنەوە کە ترامپ بە شێوەیەکی گشتی لەگەڵ درێژە پێدانی جەنگانیە و بیرشە نەچێت لەم ماوەیە چەندی جار پەیوەندی تەلەفۆنی و ینی پەیوەندی دیبلۆماسی لە نێوان تەل ئەبیب و واشنگتنە ڕووی داوە کە ئاراستەی سەرەکی ئەم پەیوەندیانە بۆ ئەوەیە کە ترامپ لەم بژاردەیە کە بژاردەی ڕێکەوتنە لەگەڵ ئێرانیەکان پەشیمان ببێتەوە بڕوای بە ئێرانیەکان نەبێ بژاردەی جەنگۆک و بژاردەیەکی کراوە تەماشای بکە کە بەتایبەتی کە حتا کۆماریەکان لە قۆناغی ترامپ تا ڕادێک قەنەعەتیان بە بەکارهێنانی هێز هەیە بۆ ئەوی بتوانن ئاشتی بسەپێنن بەسەر ئێرانیەکانە ئەوەی کە دەیڵی ینی دقیقن هەوڵی زۆریاندا بۆەوەی کە دۆناڵد ترامپ ئەم کارە نەکان ئەم ڕێکەوتنە ئەنجام نەدا ئەنجاڵاندا گەر هەر ڕێکەوتنەکە مەرجەکانی خۆیانی تێدا جێگە بکەنەوە ئێستا یەک دوو ڕۆژە ینی بەشێک لە میدیای ئیسرائیلی لێدوان لە هەندێک خەڵک و سەربازەوە بەتان وەردەگرن بەو ئاراستەی کە ئەمریکا خیانەتی لێکردون ئەمە ئاماژەیەک نییە کە ئیسرائیل لە هەر چرکە و ساعتێکدا بێ ینی پابندی ئەم ڕێکەوتنانە نابێ ڕەنگە ئەوەی کە ئارگیۆمنتی ئیسرائیلەکان بەهێز بکە کاتێک کە ئەیانوێ مارچێتین بۆ ئەم تێڕوانینە بکەن سەبارەت بە هەڵوێستی ئەمریکا لە بەرامبەر ئەوان لەم جەنگەیە پەیوەندی بە هەڵوێستی ئێرانیەکانەوە بێ ئەگەر ئێرانیەکان لەم ڕێکەوتنە مەبدەئی کە کردویانە لەگەڵ ئەمریکایە هەر پاشگەز بوونەوەیەک یان هەر پابند نەبوونێک پیشان بە لە بەرامبەر هەر بڕگەیەکی ڕێکەوتنەکەیە ئەو کاتە ئارگومنتی ئیسرائیلەکان بەهێزتر ئەبێ و بیرش نەچێ مەسەلەکە تەنها ڕەغبەتی سیاسی تەل ئەبیب نییە کۆمەڵێک دامەزراوەی میدیایی با بڵێن دامەزراوەی توێژینەوە بەشێک لە ڕای گشتی جوولەکە لە ناو ئەمریکایە کۆمەڵێک دام و دەستگای ڕاگەیانن کە لەژێر کاریگەری لۆبی ئیسرائیلین هەموو ئەمانە ئیشی تیاکەن واتە بەمانایەکی تر یعنی بڕیاردان لە جەنگ و بڕیاردان لە ڕێکەوتن تا ڕادەیەکی زۆر لە ناو بەرداشێکی گەورەی ئەو ململانێ ناوخۆیانەشە کە لە ئەمریکایە و ئەو فشار و گوشارانەشە کە لە ناو دیسانەوە لە ناو ئەمریکا هەیە سەبارەت بە هەرێ بڕیارێکە ئەدرێس لە سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ ئێرانە ئەگەر ئێرانیەکان درک بەم استراتیژەکەم پێم وایە ئێرانیەکان درچیان پێکردو بە دڵنیایەوە یعنی سوور بن لەسەر ئەوەی کە ڕێکەوتن بژاردەی سەرەکی بێ لەگەڵ ئەمریکیەکانە ئەتوانین لە ڕاستیە ئەو شعورە لە لای ئیسرائیلەکان بەهێزتر بکەن کە پیان وابێ ئەمریکیەکان خیانەتیان لێکردوون لە ئەنجامدانی ئەم ڕێکەوتنە بۆ چونکە ئیسرائیلیش بە شێوەیەک لە شێوەکان ئەو کاتە ناچار ئەبێ بێتە ژێر باری ئەمری واقع و قەناعەت بەوە بکە کە ناتوانێت خۆی بەتەنیا لە گۆڕەپانەکە بەبێ پاڵپشتی ئەمریکا بەتایبەتی کە ئەمریکیەکان نیازیانێ ئەم ڕێکەوتنە بچێتە سەر وە جێبەجێ بکرێ و ئێرانیەکان تاقی بکەنەوە لە جێبەجێکردنیە ئەو کاتە ئیسرائیلیش ناتوانێت بە هەمان نەفەسی سەردەمی پێش شەڕەکە و کاتی شەڕەکە لەگەڵ ئێرانیەکانە مامەڵە بکەن. دکتۆر وا دیارە ئەمریکاوڵەکانی ینی جددیترە لە پێشتر و
هەنگاوی کردداری بۆ دەنێ با بڵین دەستنیشانکردنی تۆمبارە وەکو نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ ڕەنگە بەشێک بێ لەو ئەجێندایە دەوترێت لە سەردانەکەیدا بۆ عێراق زۆر جەختی لەم خاڵە کردوێتەوە مەسلەی دانانی چەکی دەستی میلیشیاکان بە بڕوای تۆ عێراق دەتوانێت ئەم کارە بکە؟ ئێستا ئەگەر تەماشای هاوکێشەی عێراق بکەین عێراق ئێستا لە قۆناغێکی جیاوازایە ئەم جیاوازیەکان بەلامەحی جیاوازی ئەم قۆناغا لە چیا دەرەکەوێت یەکەمیان لەوەیە دەرەکەوێت کە پێش شەش دێتوانیان کابینەی نوێی حکومەت پێک بێن دوو جەنگی ئێران ئەمریکا کۆتایی هاتووە سێ ئەم جەنگە نە کۆتایی هاتووە ئێستا ڕێکەوتنێکیش لە ئارا هەیە هەموو ئەمانە فرسەتێکی مێژووین بۆ عێراق بۆ ئەوەی وەکو ماوەیەشی ئەگەر ماوەیەشی کاتیش بێ باوا دابنین گرێدراوی ئەو 6 ڕۆژەی دانوستانی نێوان ئەمریکا و ئێرانە بەڵام ئەم فترە زەمانیە بۆ عێراق زۆر گرنگە بۆ ئەوەی تایە بسەلمێنێت کە سەرگەرمی مەشروعێکی فراوانی بەخۆداچوونەوەیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئەمنیەوە و عێراق ئەوێ لەم ماوە مێژوویەش بەڕاستی بیسەلمێنێ زیاتر هەم بۆ محیطی عەرەبی و هەرێمایەتی و هەم بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە زۆر جەخت لەسەر ئەوە کاتەوە کە ئەبێ ئەوەی داواکراوە لە عێراق سەبارەت بە چەکداماڵینی هێزە میلیشایەکان ئێوە بیسەلمێنێ کە بەم مامەڵە لەگەڵ ئەم قۆناغەیەکە و لەم قۆناغەیە ئێوە بچێتە پێشەوە بە تایبەتی حکوومەتی زەیدی کە تا ڕادەیەکی زۆر هەمومان بینیمان یعنی پێشوازێکی گەورە لە واشنگتنەوە بەرامبەر بە پێکێنانی کابینەکەی کرا و قەراریش وایە لە ناوەڕاستی مانجی داهاتوە مانجی تەمووز بەڕەسمی لە تەبعاً لەسەر داوای ترامپ و ئیدارەی ئەمریکایە بچێتە ئەمریکا و ناردنی تۆمباراکیش کە کاراکتەرێکی زۆر تایبەتە لە ڕاستیە ڕاستە نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکایە بەڵام لە یەک کاتە سەفیری باڵێزی ئەمریکایە لە تورکیا نێردەی ئەمریکایە بۆ سووریاش ئەوە بۆ عێراقیش واتە کارکتەرێک لە گۆڕەپانەکە هەیە کە دێت بە دوواداچوون بۆ ئەم دۆسیانەکە کە لە یەک کاتە ئاگای لە دۆخی هەرێمایەتی هەیە و ئاگای لە دۆخی عێراقیش هەیە و ئێستا لەم قۆناغەیە بە حکومی عێراق ئەم ماوە مێژوویە وەکو فرسەتێک بۆ هەڵکەوتووە ئەوێ ئیش لەسەر ئەوەش بکە کە ئایا عێراقیش خۆی با بڵێن ئەتوانێ مواکەبەی ئەم گۆڕانکاریانە بکە کە لەگەڵ بەرپابوونی شەڕ و لەگەڵ قۆناغی دوای بەرپابوونی شەڕ هاتوۆتە پێشەوە بە تایبەتی کە تۆمبارەک یەکێکە لەو کاراکتەرانەی کە لە ڕووی مەبدەئیەوە ئاوازە یان هاوبیری شەریکە فکری ترامپە لەوەی کە بەکارهێنانی هێزیان هەندێک جار کارتی فشار ئەتوانێت لەگەڵ جەنگە ئامانجەکانی خۆی بپێچی ینی ترامپ تۆمبارە قەناعەتی تەواوی بەوە هەیە ئەگەر بەهاتایە لەم جەنگەی ئێران ئەمریکا ئەمریکیەکان حەشدی شعبی و ئەو گروپە چەکدارانی کە لە عێراقا هەن نەیکردنایە ئامانج زۆر زەحمەت بوو بیرۆکەی چەکداماڵین لەلایەن حکومەتی زەیدیەوە ببێتە یەک بە ئەولەوێتی حکومەتی زەیدی و ئیشی لەسەر بکرێ و کۆمەڵێ هێزی چەکداریش لە عێراقا بەشێکیان لانی کەم بێنەژێر باری ئەوەی کە چەک تەسلیمی دەوڵەت بکەن واتە بەمانایشتر هەم ترامپ خۆی و هەم ئەم نێردەیی کە بۆ عێراقیشی ناردووە کە بریتە لە تۆمبارەک باوەڕێم بەوەیە کە یەکێک لە دەرە ئەنجامە ئیجابیەکانی جەنگی ئەمریکا و ئەو فشارانەی کە ئەمریکا لەسەر ئێران دروستی کردووە و ئەو فشارانەی کە ئەمریکا لەسەر معادلەی عێراقی دروستی کردووە و یەکێک لە نەتیجە بابنێکێک لە ئالیەتە هەرە گرنگەکان کە گرتیە بەرکە بریتی بوو لە بە ئامانجکردنی حەشدی شعبی لە کاتی جنگەکەیە پێی لە ڕوانگەی تۆمبارەکەەوە یەکێک لە نەتائیجە هەرە باشەکانی ئەوەیە کە هەڵوێستی ڕسمی حکوومەتی عێراقی و هەڵوێستی بەشی هەرە زۆری هێزە سیاسەکانی عێراقی گۆڕیوە سەبارەت بە چۆنیەتی بەڕێوەبردننی عێراق لە قۆناغی دوای جەنگ و لە قۆناغی دوای پێچێنانی کابینەکە و ئەمە زەیدی ئێستا طبعاً زۆر بە ڕوونی ئەوێ بیسەلمێنێت کە بەو ئیتیجاهەیە ئیشەکە بەڵام ئەمریکیەکان وازی لێ ناهێنن بە ئاسانی تۆمبارەکە لەم ڕۆژانەیە هاتووە ئەمی کە ئێڵێم زانیاریە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە عەلی زەیدی وتووە کە من نامەیەکی تراپم پێە بۆ تۆ ئەویش ئەوەیە کە ئەبێ لە ناوەڕاستی مانجی داهاتووە تۆ لە کۆشی سپی بیت چونکە پێویستیمان بەوە هەیە کە بزانرێت ئەو ئەولەویەتەی کە بجارڕ داوە لە پێشێنانی کابینەکەت و بەڕێوەبردننی قۆناغی تازەی عێراق تا چەند
ئەو خاڵانەی تایە کە ئێمە دەمێکە داوا لە حکوومەتە یەک لە دوایەکانی عێراقکەن کە جێبەجێی بکەین بۆی بتوانین ئەو پەیوەندیە سیاسی و ئابوووریەی و ئەمنیەی کە لە نێوانمانە هەیە بەرزیکەینەوە بۆ ئاسی شەراکەتێکی استراتیژی. ئێمە لەگەڵ ئەویان کە عێراق دەوڵەتێکی بەهێز بێ، دەوڵەتێک بێ کاریگەری هیچ هێزێکی هەریماتی لەسەر نەبێت. هەم هەڕەشەشە بێگومان هەردووچێتی خۆ ئێمە هەمومان نەزانین هەموو جوڵەیەکی دیبلۆماسی ئەتوان ڕێ زیاتر لە پەیامێکی تیابێت. تۆم بارک پەیامەکەی لە یەک کاتە بۆ پاڵپشتیکردنی حکوومەتی زەیدیە چکە لە ڕووی مەبدەیەوە واشنگتن خۆی بە شێوەیەکی ڕسمی دەستخۆشی پێکێنانی کابینەکەی لێ کردووە و گرێوی ئەوەشی هەیە کە ڕاستیە سەرۆک وەزیرانی تازەی عێراق بچێتە ژێر باری مەسئولیەتی ئەم قۆناغە تازایی کە لە دوای دروستکردنی کابینەکەی و لە دوای کۆتایی هاتنی جەنگ و لە دوای ڕێکەوتنی ئێران ئەمریکا دێدەکایەوە. ئەگەر حکوومەتی علی زەیدی لە ڕاستی لە ئاس ئەم بەرپرسیارەتیە نەبێت زۆر بە ئاسایی ئەمریکیەکان ئەتوانن هەمان ئەو کارتانەی کە لە قۆناغەکانی پێشووە بەرامبەر بە حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق گرتوانەتە بەر جارێکتر بەکاری بێنەوە وەکو ئەوانە بۆ نمونە بە دڵنیاییەوە لە دەرەوەی جەنگی ئەمریکا ئێرانیش ئەمریکیەکان و ئیسرائیلەکانیش ئەتوانن زۆر بە ئاسانی وەک چۆن لە ڕابردوو ئەمە ڕوویداوە بتوانن گروپە چەکدارەکان بکەنەوە ئامانج وەلی هەمدەن دوو ئەتوانن هەندێک کارتی دارایی و ئابووری بەرامبەر بە عێراق بەکار بێنن، ئەتوانن هەندی هاوکاری و تعاونی بۆ نمونە عسکەری و ئەمنی لەگەڵ عێراقیەکان و مخابەرەتی لەگەڵ عێراقیەکانە ڕابگرن و کێشە بۆ پرۆسی سیاسی عێراق دروستکەن. ئەمەش ئەو مەترسیە و تارمایی ئەو هەڕەشەیە کە حکوومەتی علی زەیدی نایەوێت جارێکیکە دووبارە بێتەوە و ئەشیەوێ بیسەلمێنەکە عێراقی پێش جەنگ نییە. وەک چۆن بۆ منە هێزێکی هەرێمایەتی گەوری وەکو تورکیای پێش جەنگ نییە ئەیە دووەمین هێزی ناو ناتۆیە. ئەوە سیاسەتی تورکەکان بۆ منە لە کۆمەڵی مەلەفە گۆڕانکاری بە حتا بەرامبەر بە کوردیش کۆمەڵی گۆڕانکاری بەسەر هاتووە چونکە حساباتێکی گەورە بۆ ئەو مەشروع ئاکرێکە ئیسرائیلەکان باوەڕیان پێێتی و تاکو ئێستا وەکو مەشروعێکی زیندوو لەسەر تاوڵە ماوەتەوە و بیلەوە جێبەجێکردنیەکەنەوە. ئاواش عێراق ناتوانێت عێراقی پێش جەنگ بێ، عێراقی دوای جەنگ ئەبێ عێراقێکی تەواو جیاواز بێ. ئەجینا لە ڕاستیە زۆر زەحمەتە بتوانرێ بەردەوامی بە پرۆسی سیاسی عێراق بدرێت. عێراقیەکی ئەمریکی دەبێت؟ ناڵین عێراقیەکی ئەمریکی بەڵام ئەبێ عێراقێک بێ بە شروعی ئەمریکا بتوانێت ئیدارەی وڵات بکات. شروعی ئەمریکیەکان چییە؟ زۆر ڕوونە، زۆر بە ئاسانی دیارە چییە؟ یەکەم نابێ نفوزی ئێرانی کاریگەری لەسەر قەراری سیاسی عێراق هەبێ کەمە بەس بێگومان لە گروپە چەکدارەکان و ئەو هێزە سیاسیانەیە کە ڕاستەوخۆ بە تێگەیشتنی ئەمریکیەکان ئیعاز لە تارانە وەرەگرن. دوو نابێ هیچ گروپێکی چەکدار بمێنێتەوە چکە لە خلالی ئەم جەنگەیە بە ئاشکرا دەرکەوتکە بوونەتە سەرچاوەیەکی گەورەی هەڕەشە نەک تەنها بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا بۆ سەر باڵیۆزخانەکانی وڵاتانی ڕۆژئاوا بەڵکو بوونەتە مای هەڕەشە بۆ سەر کۆی وڵاتانی کەندا و ناوچەکە و حتا بە عێراقیشەوە بەشەکەی هەرێمی کوردستانیش. باشە دکتۆر وا دەردەکەوێ و نشی شارۆتە تۆم باراک بڕوای بە سنتەر هەیە بەڵێ ڕاست بە مەرکەز هەیە بڕا بە سنتەر بوونە بڕا بە مەرکەز بوونە کاریگەری لەسەر پرسی کورد نابێ پرسی کورد وەلا بخا ئیتر ئەوەی شانازیمان پێوە دەکرد ئێمە میلەتێکین خەباتمان کرد و قوربانیماندا و ئەبێ بەری ئەمە بچنینەوە. تۆم بارەک زۆر بڕای بەمە نییە. تۆم بارەک لەو با بڵین کارکتەرە سیاسیانەیە کە باوەڕی بەوە هەیە بنەمایەک لە بنەماکانی سەقامگیری هەر دەوڵەتێک پەیوەستە بە ئەوەی پێوترێوی ئامی سیاسی ئەو هێز و گروپانی کە لەناو ئەو دەوڵەتەیە هەن. جا میکانیزمی بەدیهێنانی ئەم بۆ نمونە سازان و پێکەوە بوونە سیاسی کە لە هەر دەوڵەتێکی ئەم ناوچەیە ئەو وەکو کارکتەرێکی سیاسی دڵخوازی ئەوە کەوابێ ئەمە بابەتێکە پرسیارێکی گەورە نییە. بەلای ئەوە بۆ نمونە سەقامگیری عێراق ئەگەر بووە بەهێزبوونی دەوڵەتی عێراق ئەگەر لە کۆتاییە لەسەر بنەمای جێبەجێکردنی ئەجندای ئەمریکیەکان بێ لە چوارچێوەی ڕۆژهەڵات لە چوارچێوە ئەو پرۆژەی کە هیانە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی بۆ عێراق ئەو کاتە لە ڕاستیە زۆر ممشینە زۆر گرنگی نەدەن بە مەسەلەی حتەمانەوەی قەواری هەرێمی کوردستانیش. هەرێمی کوردستان خۆی ئەگەر بێت و خاڵی لاوازی ئەوە بەدەستەوە بدات کە دوای نزیکەی 20 مانگ هێشتا حکوومەتێکی نوێی پێک نەهێناوە و ململانی سیاسی هەیە لەسەر ئەوەی کە حکوومەتەکە پێک بهێنرێیان موسەساتی تری وەکو پەرلەمان کە گرنگە لە هەر وڵاتێکە نەیتوانی بێت دەست بەکار بێ ئەو کاتە لە ڕاستیە ئەمریکیەکان زۆر لە خۆمان دڵسۆستر نابن. یعنی من هەتا ئەمە بەمەترسی ئەزانم کە ئێستا وایلی هاتووە بۆ ئێستا دوێنێ وا بزانم قابلەیەکی هینم بینی کاک هەیە من هەورامی ئەندامی مەکتەبی سیاسی
پارتی دیموکراتی کوردستان بێژەرەکە پرسیاری لێکردوتی مەسلەی ئایا ئەمریکیەکان تۆمبارەك لە دانیشتنەکەی لەگەڵ بەرپرسانی پارتیا هیچ فشارێکی لێکردون بۆ مەسلەی پێچێنانی کابینەی حکومت وتی نانە بابەتێکی زۆر لاوەکی بوو ئەوە هیچ فشارێک مالی نەکە وەک ئەوەی ئەمە شتێکی باش بێ لە کاتێک ئەمە زۆر خراپە یعنی ئەگەر وابێ بە قسەی ئەم بەرپرسەی پارتی بێ لە دانیشتنی تۆمبارە کە مەسلەی پێکێنانی کابینەی حکومت بابەتێکی زۆر لاوەکی و بێ هیچ فشارێکیان نەکردی ئەمە مؤشرێکی خراپە ئەمە مؤشری ئەوەیە کە مەسلەی هەرێم بەنسبەت تۆمبارەکەوە کە ئەمڕۆ نێردەی تایبەتی ترامپ و زلیێزێکی گەورەی جیهانیە مەسلەیەکی لاوەکیە کە بوو بە مەسلەیەکی لاوەکی کەواتە ئێمە لەم چوارچێوە ئەبێ وا تەماشا بکەین کە فعلەن دیدی سنتراڵیانەی تحقیقکردنی بابرێن سەقامگیری لە عێراقا دیدێکی مەترسیدارە و ڕەنگە لەسەر حسابی هەرێمی کوردستان بێت ئەمەی بۆ گرنگ نەبێ بەتابعاً بێگومان ئەوە جەبڕە دوای وابێ یانەوە بۆ میدیا کێشەکە ئەوەیە کە لەبەر ئەوەی بێژەرەکە وتی ئایا فشارتان لێکرا ئەویستی بڕێنە ئێمە ئەهلی ئەوەنین کە فشارمان لێ بکرێ بەڵام بەدڵنیایەوە تۆمبارەك باسی مەسلەی پێشێنانی کابینەی حکومەتیشی کردووە لەگەڵ ئەوەی من ئاگادار بم لەگەڵ کاک بافڵ و کا قوبات کە لە بەغا بینیانە و لەگەڵ پارتیشە قسەی کردووە بەڵام بێگومان ڕەنگە یعنی مەسلەکە بابەتێکی سەرەکی نەبێ بابەتی سەرەکی ئەوەیە کە پێش شتێ لە ئەجندای تۆمبارەکە لەم جەولە دیبلۆماسی تازەیە ئەوەیە کە پیشگیری حکومەتی عێراق بکرێت ئەو کێشانەی کە لەگەڵ حکومەتی عێراقیەک پەیوەندی بە موچە و بودجەوە هەیە لە چوارچێوەی یاساکانی عێراق و چوارچێوەی ڕێکەوتنەکانە ئەوە بە گفتوگۆ چارەسەر بکرێت پاڵپشتی پرۆسەی چەکداماڵین بکرێ و تا ئەم ساتە وەختش کە قساکەین لە هیچ شوێنێکە نەبیستراوە تۆمبارەك بڵێ هێزی پێشمەرگە بەشێک نابێت لەو پرۆسەیە ئەوەی کە هەیە لەسێ مەسەر زمانی باڵوێزی بەریتانیاوە تەسریحێکمان بینی چاوپێکەوتنێک لە تەلەڤیزیۆنێکی لە عێراقەکە ئاڵێ پێشمەرگە نابێتە بەشێک لەو پرۆسەیە چونکە پێشمەرگە بۆ نمونە وەکو میلیشیا چەکدارەکانی عێراق نین هاتە بێتن باڵێزخانەکانیان کرد بێ بە ئامانج و کێڵگەنەوتیەکانیان سووتانە بێ هێزی پێشمەرگای بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراق ئەم دڵنیایی باڵوێزی بریتانیای لێ دەربچێت تاکوی ئێستا لەلایەن ئەمریکیەکانەوە بە شێوەیەکی ڕەسمی کە لە ناو ئەمریکیەکانیشە تۆمبارەك گرنگە ئێستا لەم قۆناغەیە شتێک نییە ناوی ئیسtisناکردنی هێزی پێشمەرگە بێ لە مەسلەی چاکداماڵینە بابەتەکە بەکاوی هێشتا ماوەتەوە و ئەکەوێتە حەسمکردنیش ئەکەوێتە سەر ئەوەی هەڵوێستی خۆمان چیە بۆ نمونە ئەگەر تۆ حکومەت پێک نێنی پەرلەمان کۆ نەبێتەوە موسەساتی ڕسمی و سەرێکی هەرێمی کوردستان خۆی پەچی کەوت بێ هێزی پێشمەرگە بابەتێکی لە ڕاستیە ئەتوانین بڵین بێتە بابەتێکی لاوێکی بەنسبەت باشە دکتۆر من یانی دوێنێ لای سەردانەکانی تۆمبارەک وەکو میدیاکارێک کە پەیام و لێدوانەکانم دەخوێندەوە یعنی بۆنی جۆرێک لە بێمنەتی لێدەهات هەم بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لێدوانێکی داوە لەبارەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت و هەم وتەکانی کاکێم نەورامیش ینی بە بڕوای تۆ دوای سەردانەکەی تۆمبارەک و کۆبوونەوەکانی و ئەم نەغمەیە لە چێوە سەرچاوی گرتووە بێباشی کێشەیە یعنی پێش هەر شتێ ینی ئەگەر تەماشا بکەی لە خیتابی سیاسی و ڕسمی و ئەعلامی پارتی دیموکراتی کوردستانە و ئەیانەوێ بۆ بەڕای گشتی و خەڵکی شەقام لە هەرێمی کوردستان بڵێن کە ئەوان زۆر خەمخۆری قەواری هەرێمی کوردستان وایە زۆر ئەیانەوێ پیشان بن کە زۆر بەلایەنەوە گرنگە کە حکومەت پێک بێ و باس لەواکەن کە پەرلەمان موڵکی کەس نیوە بەڵام ئەمە لە ڕاستیە بۆ ئیسیلاکی مەحەلیە بە پلەی یەکەمە بۆ جۆرێک لە خۆ تەبریئەکردنە لە ئەو دۆخە لە چەقبەستنی سیاسی کەرێمی کوردستانی تێکەوت و ئەجینە دۆسیەکان ڕوونن پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە لەم قۆناغەیە هەڵوێستێکی زۆر ئینتیقائی هەیە سەبارەت بە چەمکی دیموکراسی و بەڕێوەبردننی گەمە دیموکراتیەکان بۆ نمونە ئەنجامی هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەکا بە پێوەر بۆ تەقدیرکردنی سەنگی سیاسی هەر هێزێک بەڵام ئەنجامەکانی هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە بریتیە لە گەمەیەکی تری دیموکراسی کە مەبەستمان لە پێچێنانی هاوپەیمانەتی نێوان هێزە براوەکانی ناو هەڵبژاردنە بەکارێکی حرامی ئەزانی و قوبوڵی ناکە و ڕەتی ئەکاتەوە ئەم هەڵوێستە ئینتیقایە لە مامەڵەکردن لەگەڵ ژیانی دیموکراسیە تەنها لەبەر ئەوەی
لە بەرژەوەندی منان نابێ زیان ئەدا لە متمانی سیاسی نێوان هێزەکان پێش هەشتێک لە نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان خۆی چونکە ناکرێت تۆ دیموکراسی تا ئەو شوێنە قبول بێ کە زمانی باڵادەسی من بکا لە ناو پرۆسی سیاسی عێراق. دکتۆر دو پرسیارە وتت پارتی وای پیشان دەدا کە زۆر خەمخۆری خەوارەی هەرێمی کوردستانە پێک نێنانی حکوومەت دەست بەکار نەبوونەوەی پەرلەمان هەمومانە ینی پێچوانەی ئەمە پیشان نادا یان ئێمانە مەترسینە بۆ سەر قەوارەکە ڕانکۆ زۆر بە ڕاشکاوی بڵێن پارتی دیموکراتی کوردستان تەنها دوو هەنگاو بنێ زۆربەی زۆری کێشەکان چارەسەر بێت و چەقبەستنی سیاسی کۆتایی بێت ئەوش ئەوەیە قبوڵی بێ کاکە دوو هێز هاوپەیمانەتیشان پێکێنا وەک چۆن لە عێراق وەک چۆن لە ئەزمموی وڵاتانی تری دنیای هەیە چەند هێزێک هەن بۆ ئەویان پێگەیان لە ناو پرۆسی سیاسی و لە ناو منزومەی حکومڕانیەتیە بەهێز بێ بە تاک بە شێوەی یەکلایەنە ناچنە ناو پرۆسەکانەوە دێن هاوپەیمانەتی دروستەکەن و ئەمە لە قوانینی عێراقیە قوانینی انتخاباتە قوانینی ژیانی سیاسیەوە بەپێی دەستورش ئەمە هەنگاوێکە قەدەغەکراو نییە یعنی مەمنوع نییە شتێک نییە پێچەوانە بێ لەگەڵ پرەنسیپەکانی ژیانی دیموکراسیە پارتی دیموکراتی کوردستان ئەم هاوپەیمانەتیە قبول بکە قبوڵی بێ ئەو دیفاکتۆیی قبول بێت چونکە ئەوە واقعە کە ئێستایەشێتی لەگەڵ هێزێکی ترە هاوشانی ئەو کورسی هەیە لە ناو پەرلەمانە و ئەمەش کۆمەڵێ ئیستحقاقاتی نوێ ئەخاتە ناو پرۆسەی دانوستانیانەوە و یەکلاکردنەوەی دانوستانیانەوە ئەو کاتە هەموو شتێک کۆتایی پێێت بەڵام تۆ ناکرێ بڵێ من هیچ شتێکم قبول نییە ئەگەر ببێتە مایەی کەمکردنەوەی پێگەم لە ناو پرۆسی سیاسیە ئەمە زۆر بەڕوونی و بەڕاشکاوی ئەبێتە مایەی دروستکردنی گورەیە کوێرە لە چارەسەرکردنی کێشەکانە و چەقبەستوی سیاسیش درێژە پێدا بەداخ. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا توێژەری سیاسی سپاس بە بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ خستنەڕووی بۆ چوونەکانت لەبارەی حکوومەتی عێراقی و هەوڵەکان بۆ پێگەێنانی کابینی دێمە حکوومەتی